ئەم کاتتان باش و سڵاوتان لەبێ بینەرانی کەناڵی هیوە لە گفتوگوی شتری تایبەت لە کەناڵی هیوە پێتان دەگەینەوە. لەم بەرنامەیەدا گفتوگۆ لەبارەی تێگەیشتن لەسەر پرسی ژن دەکەین. گفتوگۆ لەسەر پرسێکەکەین کە ڕەنگە لای بەشێکمان تا بە ئێستا پرسێک بێ کە وەکو پرسێکی با بڵێن ئەولەویەت وەکو پرسێک گرێدراو بە ژیانی سیاسی و فەزای گشتی وەکو پرسێکی هەنووکەیی و وەکو پرسێکە پرسێکی گرنگ لە ژیانی جڤاچی لە ژیانی گۆڕانکاری سیاسی و ئابووری کۆمەڵایەتی نەبێ بە پێچەوانیشەوە لای هەندێکیشە وەکو پرسێک لە ئاستی جۆرە و جۆر تا ئێستا وەکو پرسێکی زیند و وجودی هەیە. گفتوگۆی تێگەیشتن لە پرسی ژن لەگەڵ دوو هاوڕێی بەڕێز دەکەین، هەریەکە لە بەڕێزان هەڤاڵ کوێستانی و هەروەها ڕێواز بانی خێڵانی کە بە خۆشحاڵیەوە هەردوو بەڕێز لەگەڵمانە بن بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری دیاریکراوی بەرنامە و وەکو دەواازەیەک بۆ چونە ناو بەرنمەکە و تێگەیشتن لەم پرسە ئێمە گفتوگۆ سەرەتا دەچینە لای کاکەڤاڵ یەکێکە لەو نووسەرانەی کە لە کۆتایی هەفتاکان کتێبێک لەبارەی پرسی ژنەوە نووسێ. سەردەمانێک ئەو پرسی ژن لە چوارچێوەی کتێبەکە و لە ئاستی خستنەڕووی واقعی ژن و لە ئاستی هەوڵی تێگەیشتنێکی با بڵێن زانستیانە و هەروەها نزیک بوونەوە لە خستنەڕووی پرۆژەیەکی جیاوازتر بۆ مەسەلەی ژنەدا کە لە ڕاستیە پرسی ژن لە وەختە دەتوانین بڵێن تا بە ئێستاشەوە نابێ بە پرسێک کە ئامادەجیەکی گرنگی هەبی لە ژیانی گشتی و لە ناو کایی سیاسیە، لە ناو ژیانی پارتە سیاسیەکانە، تەنانەت لە ناو ڕێکخراوەکانە و هەندێک جار بەداخەوە ئەم پرسە نابێتە پرسێکی گرنگ لە نێوان لە ناو خودی ژنیشە و لە ناو بە پێچەوانەوە و لە لای پیاوە لە ئاستیشی ترە. بۆ پیاوێک لە بارودۆخێکی ئەوە کە کتێبێک ئەنووسێ ڕاستیە جێگای تەقدیرە. من یەکێکم لەو با بڵێن ئەوەی پێی دەوترێنەوەی دوای ڕاپەڕین کاتێکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کتێبەکەم خوێندەوە لە ڕاستیە زۆر ئەعجابی منهەجی نووسینی کتێبەکە بووم. ئەوە تەبعاً بە تێگەیشتنی ئەو بارودۆخە مێژوویەی ئەو کات کە کتێبەکەی تیان نووسراوە و هەروەها هاوڕە ڕێواز ئەحمەد بانی خێڵانی هەمومان عیناسین یەکێکە لەو ژنە نووسەر و هەڵسوڕاوە فیمینستانی کە چەندین بەرهەمی فکری و ڕۆمان و هەروە وتاری دوور و درێژی لێکۆڵینەوەی دوور و درێژ لە پەیوەست بە پرسی ژن و پرسی فێمینزمیەیە. سڵاتان لەبێ هاوڕێیان و ئەم کاتتان باش. خاتۆ ڕێواز و لە بەڕێزی شکاتیوە گەلەک سپاس. کاکەڤاڵ پێم خۆشە لە جەناب تۆ دەست پێ بکەم خۆت قسێک لەبارەی کتێبەکە بکەیت لە پێشەچیەکە پێشەچی 2022 لە چاپی تازەی با بڵێن کۆمەڵێک تێگەیشت نەدەیت. پێم خۆشە وەکو تەلخیسێک بێ یان پوختەیەک بێ باسێکی ئەم کتێبەمان بۆ بکەیت بەگرێدان لە تێگەیشتن لە پرسی ژن لەمڕۆدا. ئەم کاتتان باش. کتێبەکە وەکو بەڕێزی شت ئەزانیت و لە پێشەچێکەشدا ئاماژەی پێدراوە 44 ساڵ بەر لە ئێستا نووسراوە و 43 ساڵ بەر لە ئێستاش چاپ و بڵاو کراوەتەوە. دیارە کتێبەکە بە تێگەیشتنی منە بۆ ئەو کاتە بۆ دۆخی ئەو کاتەی ژن بۆ دۆخی ئەو کاتەی کۆمەڵگا دیارە بۆ دۆخی سیاسی و ڕۆشنبیری و ئابووری کۆمەلگا بە گشتی. ئەمە خاڵێکی تریش ئەبێ ئەوە بخەمە ڕوو کە ئەبێ وەکو تێگەیشتن و دیدی گەنجێک لەو ڕۆژگارەدا بۆ پرسی ژن کتێبەکە نووسراوە. نووسینی کتێبەکە سەرباری ئەوەی کە پشت بەستوو بووە بە کۆمەڵێ سەرچاوی گرنگ کە سەرچاوەکان زۆربەی هەرە زۆریان
سەرچاوەی بیری چەپن یا سەرچاوە با بڵێم مارکسیەکانن یا سەرچاوە سۆسیالیستەکانن. لە پاڵەوەشدا بۆ خۆم گەڕانێکی مەیدانیم کردووە سەبارەت بە دۆخی ئەو کاتەی ژن بە ئاسۆکانی گەشەکردن و چارەسەری ئەو جوریگفتانی کە دێنە ڕێگای ژن. مەسەلەن یەکێ لەو هەوڵانەی من ئەوەیە کە لە دوو کۆڕی جیادا دوو بەشی جیای کتێبەکەم خستۆتە ڕوو. کۆڕەکان دیارە بۆ ئەو کاتە زۆر قەرەباڵغ بوون، گەنجێکی زۆر لە کوڕکوس بەشداریانە کرد و ڕاو سەرنج و بۆ چوون و تێبینی و ڕخنەکانیانم وەردەگرت، پرسیارەکانیانم وەڵام دەدایەوە. لە ئەنجامدا کۆمەڵی زانیاری باشم دەستەکەوت کە دەمتوانی لە ڕێگەی دەستکەوتنی و زانیاریانەوە جارێکی تر بە کتێبەکەدا بڕۆم و بە دەستنووسەکەدا بڕۆمەوە بەر لەوەی بیدەم بە وەزارەتی ڕاگەیان و ڕۆشنبیری. لە هەمان کاتیشدا پەیوەندیم بە کۆمەڵێکی زۆر لە ژن و لە کچانەوە کرد، پرسیاری جۆر بە جۆرم لێ دەکردن سەبارەت بەو باسەی کە من دەیکەم. پرسیارەکان پرسیاری جددی بوون، وەڵامەکانیش دیارە وەڵامی جددی بوون. بۆ من چەند پرسیارێکیان کە ئێستاش لە ذهنم داماون مای تێڕامان بوون و ڕنگدانەوەشیان لە پێداچوونەوە بە کتێبەکەدا هەبوو. مەسەلەن یەکێ لەو پرسیارانە ئەوە بوو تۆ وەک ئافرەت ئەگەر مناڵت ببێ حەزەکەی کوڕت ببێ یا کچ بۆ؟ مەسەلەن وەڵام یەک لە ژنەکان دیارە هی زۆر بەیان، بەڵام وەڵام یەک لە ژنەکان کێشتا لە بیرمە دەڵێ حەزەکەم کچم ببێ، حەزەکەم کوڕم ببێ نەک کچ، لەبەر ئەوەی نامەوێت کچم ببێ و بە هەمان ئەزمموی ستەم و چەسانەوەدا بڕوا کە من تێیدا ژیاوم و تێیدا دەژیم. ئەمە بۆ من وەڵامێکی قوڵ بوو، یان بڵێم پێویستی بەوە بوو کە ئەم وەڵامە پرسیاری زۆر لای من بوروژێنێ و چۆن بتوانم ڕێگەیەکی تر بدۆزمەوە بۆ ئەوەی کە بوونی کچ لە ناو کۆمەڵگادا ببێ بە بڵێم بوونی مەخلوقێکی تەبیعی نەک جیا لە کوڕ. ئەمە بڵێن وەڵام یەکێکیان. وەڵام یەکێکی تریان ئەڵێ ینی لە وەڵامی پرسیارەکە کە ئەڵێم بەڕای تۆ بۆ ژن لەم دۆخەدا دەژیا کە پیاو تێیدا باڵا دەستە و ژن تێیدا ژێر دەستەیە؟ ئەڵێ ئەمە خوا وان نووسیوێتی بۆمان ئیتر کە خوا شتێک بنووسێ فەرمودەکان ئاەتەکان و شەریعەت ئەوە بنووسێ بۆ هەمومان دەبێ هەروە بێ، ئەنی نابێ ئێمە یاخی بین لەو شتەی کە خوا بۆ ئێمەی نووسیوە. ئەمەش بڵێن وەڵامێکی تر بوو بۆ من کە وای کرد جارێکی تر بۆ مەسەلە دینیەکان بگەڕێمەوە، جارێشتر بەو سوورەت و بەو ئاەت و بەو حەدیسانەدا بچمەوە کە پرسی ژنیان یا بابەتی ژنیان تاوتوێ کردووە یا ئاماژە پێداوە. ئەمە بڵێن دەوڵەمەندێکی زیاتری بە باسەکەی مندا. ئیتر پرسیارەکانم لەو جۆرە بوون و وەڵامەکان بە گشتی یارمەتیانەدام بۆ ئەوەی باسەکەم چڕتر بکەم، پوڵتری بکەم و زیاتر ئیسیفادە لە سەرچاوە کۆمەڵایەتی و کللتوری و دینیەکانیش بکەم. ئەمە بڵێن ئەمە لە نووسینی کتێبەکەدا کە خەڵکی زۆرم لێ بینی. هەڵبەتە دوای ئەوەی کە کتێبەکە بڵاو کرایەوە و بۆ لەو زەمەنەدا دەنگدانەوەیکی باشی هەبوو، بەڕێی من دەنگدانەوەکەی بەشی زۆری دەگەڕایەوە بۆ چەند هۆیەک. یەکێک لەوانە من بەر لە چاپدانی کتێبەکە لە میرەجانی دوی شاری کوردیدا کە با بڵێم شاعیرە باشەکانی ئەو کاتێک کورد لە باشووری کوردستاندا بەشداریان تێدا کردبوو، منیش بڵێنێکێک بووم لەوانەیە وەکو شاعیرێکی گەنج بەشداری تێدا کرد و ئەو شعری خوێنمەوە کە ناوی دوانەمە بوو. دەنگدانەوەیکی زۆری هەبوو، بە تایبەتیش لەبەر هەڵوێست و جورئەتی دەربڕینەکانی ناو شعرەکە. ئەمەش هۆکارێک بۆ ئەو دوو کۆڕەش هۆکاریشتر بوون. ناوەڕۆکی کتێبەکەش کە زۆر پەیوەندی بە دۆخی ژنەوە بوو، بە دۆخی کۆمەلگاوە بوو، لە واقعەکدا کە لەلایەکەوە زۆڵمستەمێکی زۆری بەعز لەسەر میلەتەکەمان هەبوو، لەلایەکی کەشەوە خەباتی نیشتیمانی لە گەشەکردندا بوو. کتێبەکە لەبەر ئەوەی کە با بڵم پەیوەست بوو بەو دوو حاڵەتەوە، پەیوەندێکی ڕاستە و خۆی
با بڵم ناوەڕۆکی کتێبەکە پەیوەندیش ڕاستەوخۆی بەو دوو حاڵەتەوە بۆیە ئەمەش بایەخێکی تری بوو بۆ یعنی کە بۆ کتێبەکە زیاد بوو. بەڵام ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەو کاتێک کەدام بە دەستگای سانسۆر لە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن هەندێک لە دەستەواژە و مفرەدە و هەندێک ڕستە هەروەها بەشێک لە کتێبەکەیان لابرد کە پەیوەندی بە پێگەی ژنەوە بوو لە ناو دیندا بەتایبەتیش لە ناو دینی ئیسلامدا. ئیتر من ئەو کاتە دەبواە بڕیار بدەم ئایا ئەمانە بەبێ ئەوانە کتێبەکە چاپ بکەم یا لێگەڕم کتێبەکە چاپ نەکەم لە ئەنجامدا بڕیارمدا کتێبەکە بەبێ ئەو شتانە چاپ بکەم بەبێ ئەوانەی کە ڕقابە لای بردبوون یا سانسۆر لای بردبوون. بەڵام لە چاپدانەوەی کاکە باڵ دەنگ نەما ئەگەر ئیشکالی کارەبا نەبێ یان حاڵەتێک تا کاکە باڵ ئەگەڕێتەوە ئێستا جەمالێتە ئێستا جەمالێت لێمە بڵێ ئەگەر بێنە سەر لەو شوێنەدا بووم کە بەشێک لە کتێبەکە سانسۆر ڕێگەی پێ نەدا چاپ بکرێ ئەویش کە پەیوەندی بە پێگەی ژنەوە بوو لە ناو ئایندا بەتایبەتیش لە ناو ئاینی ئیسلامدا. ئێستا کتێبەکە بەو بەشە و بەو مفرەدانش کە لابرابوون بەو دەستەواژانش هەروە بە پێشێکێکیش کە بەڕێزی دامەژەت پێدا چاپ و بڵاو بۆتەوە. هیوادارم چاپکردنەوەی چاپی چەندەوە کاکە هەڤاڵ پێم وایە چاپی کتێبەکە چاپی چوارەمە وەختی خۆی ساڵی 1970 دوو جار چاپکرا، جارێ لای خۆمان چاپکرا، جارێکیش لە مهابات چاپکرابەوە، بەڵام دوای ئەوە ئیتر چاپ نەکراوە تاوەکو ئەم ساڵ چاپی یەکەممان کرد لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژدا چاپی یەکەم نەما، ئیتر ناچار بووم چاپێکی تری بکەم کە بوو بە چاپی چوارەم. ئێستا چاپی چوارەمیش خەریکە کۆتایی دێ و کۆمەڵی شوێن یا کۆمەڵی شار یا کۆمەڵی ڕێکخراو لە کۆمەڵی شار داوان لێ کردوم کە بچم لەوێ کۆڕ بەبەستم. زۆر باش کاکە باڵ من با پرسیارێک بکەم لێرە پێشەوەی ئەمە لەگەڵ ئاڕۆڕێواسە تێگەیشتنی خۆمان بدەین و پرسیاری ئەوە بکەین کە ئەم کتێبە بەسینەوە بە تێگەیشتن لە بارودۆخی ئێستای ژن چی وای لێ کردی کە ئەرچەنە لە پێشەچەکە نووسیوتە یعنی لەسەر داواکاری کۆمەڵێ خەڵک بووە ئیسراەلی کۆمەڵی خەڵک بەوە تۆ پێ دوایە کۆمەڵی شت گۆڕاوە لەمڕۆیە کە لەم کتێبەیان نییە. تەمان ئێمە بە چاوی ئەو وەخت سەیری ئەم کتێبە ئاکەین لە ڕاستیە ینی لەو کاتەی لەو بارودۆخی کە نووسراوە، بەڵام بە تێگەیشتنی تۆ چیوە ئەکەم کتێبە یعنی بەم میتۆدا با بڵێن بەو میتۆدا چەپی شۆڕژێڕی مارکسیانە جاریشتر ئەم کتێبە لە بازاڕە بەم شێوازە سرف ببێەوە بەم شێوازە پێشوازی لێ بکرێ لە کاتێک ئێمە ئەزانین ئێستا سەردەمانی 1970 نییە ژمارەی کتێب بە شێوەیەکی زۆر بەربڵاو لە ئاستی کتێبی کاغەزەوە لە ئاستی ئەلکترۆنیە هەیە. پێ دوایە توانیوێتی ئەمە یعنی با بڵێن ئەم کتێبە تاوە ئێستاش کتێبێکە بۆ ئەم ڕۆژمان هەرشیاوە. ئەمە پرسیارێکە بۆ تۆ تەوان من تێگەیشتنی خۆمەی لەو بارەوە دواتر ئێمە تێگەیشتنی خۆمانە دەین. من پێم وایە ئەو ڕەواجی لەسەر کتێبەکە هەیە بەتایبەتی لەو هەموو ڕێکخرا و دام و دەستگانی کە لە شارە جیاجیاکان پەیوەندیم پێوە دەکەن و داوای چون دەکەن بۆ ئەوەی بچم لەوێ کۆڕ ببەستم. بەشێکی پەیوەندی بەو کتێبەی پێشومەوە هەیە ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو. ڕەنگە بەشێکی ئەوانەی کە کتێبان خوێن بێتەوە حەز بکەن ئەو بەرهەمەش ببینن بزانن 43 ساڵ یا 44 ساڵ لەوە پێش من چیم نووسیوە. ئەمە ڕەنگە هۆکارێک بێ، هۆکارێکیش من پێم وایە بەشێک لەو دایک و باوکانەی کە ئەو سەردەمانە و کتێبان خوێندوێتەوە کە ئێستا کتێبەکە چاپ بێتەوە جارێک کتێب باسی کتێبەکە زیندوو بۆتەوە لای ئەوان و ڕەنگە لە ڕێگای ئەو باوکو دایکانەوە مناڵەکانیان یا کە ئێستا لاون هان بدرێن بۆی ئەو کتێبە بخوێنە. ئەمە ڕەنگە ئەمەش هۆکارێک بێ. هۆکارێکی تریش من پێم وایە پەرەسەندنی تەوژمی ئیسلامی سیاسی یان ئەو تەوژمی توندوتیژەی کە دژبەژن دەکرێت ئەمانەش ڕەنگە ئەو دوو هۆکاری گرنگ بن بۆ ئەوەی کتێبێک کە لە بەر ڕۆشنایی فکری مارکسیزمدا نووسراوە ئێستا و ڕاواجەی هەبێ
ینی من پێم وایە ئەوانە هۆکارە سەرەکیەکانن بۆ ئەوەی کتێبەکە و ڕەواجێ هەبێ ئەجینە بە دڵنیایی بەشێک لە بەهاکانی بەشێک لەو گیرگرفتانەی کە ئەو سەردەمە باسکراون ئێستا ئەو گیرگرفتانە نەماون و گیرگرفتی تر هاتوونە پێشەوە بەڵام لەبەرەوەی دۆخی ژن سەرباری ئەو هەموو گۆڕانکاریانەی بەسەری داهاتووە هێشتا لە دۆخێکی ناهەمواردایە هێشتا بەڕێز ئاماژە دۆت کە کرد پرسی ژن بڵێن جێی با بڵێم باسی خەڵگنیە ڕاستە پرسی ژن هێشتا هەر پرسێکی گرنگە بەڵام دام و دەستگا سیاسیەکان دام و دەستگای دینی و خێڵەکی و کۆمەڵایەتیەکان نایەنەوێ پرسی ژن بەو زیندوێتیە بەردەوامی هەبێ بەڵام پرسی ژن پرسێکە لەوەتەی ژن کەوتوتە قۆناخێکەوە کە زۆڵ مستێمی لێ دەکرێت بۆتە با بڵێن مرۆڤی پلە دوو لە ناو کۆمەلگادا بە تایبەتیش لەو کاتەوە کە هۆشیاری کۆمەڵایەتی گەشتۆتە ئاستێکە خەڵک جیرروگرفتەکان بزانێ هۆکارەکانی ئەو جیرروگرفتانە بزانێ ڕێگە چارەکانی لە بەردەمدا بێ پرسی ژن هەمیشە پرسێکی زیندووە بەڵام بە گوێرەی وەکوتم دەستدام و دەستگای سیاسی کۆمەڵایەتی دینی خێڵەکی ئەوانە ئەو پرسانە دەچنە دواوە بەڵام پرسێکی زیندووە و بۆیە کتێبەکەش ئەو بایەخەی هەیە یعنی من پێم وایە ئەمە هۆکارەکانە دەسەکانت خۆش هەڕ ڕێواز بێمە لای جەنابێت تێگەیشتنی جەنابەت دەمەوێت بدەیت ئەگەر ویستت لە کتێبەکەەوە بۆ تێگەیشتن لە واقعی ئێستای ژن بەم جۆرە ئەگەر تێگەیشتن بدەیت کەرەم کام لە ڕاستیا من وەک زانی دوێنێ کتێبەکەم بەدەستگەیشت لەبەرەوە خوێندنەوەکەم خوێندنەوەیکی خوێرا بوو خوێندنەوەیکی ڕخنەگرانە نەبوو بەڵام ئەوەی بەلامەوە گرنگە کە باسکردنی مەسەلەی ژن و یەکسانی ژن لە ڕوانگەی مارکسیستەوەیە لە ڕوانگەیەکی چینایەتیەوەیە و باس لە پێگەی ژن ئەکا لە هەموو قۆناغەکانە و یەکێک لەو سەرچاوانەی کە پشتی پێ ئەبەستێ بنچەی خێزانی ئەنجلسە لە هەمان کاتدا بە زمانێکی ئاسان نووسراوە کتێبەکە ئەوەی من سەرنجمدا ینی هەروەکو کاکەواڵ باسی کرد ینی باس لە مەسلەی ینی دوو ڕوانگە ئەکا بۆ ژن ئەوانەی ڕوانگەی ئیسلامی و لەگەڵ ڕوانگەیەکی تر کە بەرامبەر ڕوانگەی ئیسلامیە بۆ مەسەلەی ژن بەڵام لێرەدا ینی ئەوەی سەرنجمدا ڕخنە لە هیچ لایەنێک ناگرێ ینی هەردوو باس لە هەردووشانەکە ئەم دوو ڕوانگەیە هەیە بۆ مەسەلەی ژن و هەروەکو خۆشی باسی کردیانی من لەگەڵ هاوڕێ هیواش باسم کردیانی وتم ئەگەر من بوومایە لە چاپێکی کەم ئەکرد لە ڕوانگەیەکی ترەوە بێگومان هەریەکە لە ئێمە وەکو هاوڕێ هەواڵ باسی کرد کە پێش 40 ساڵم کتێبەی نووسیوە بێگومان تێڕوانینی ئێمە بۆ مەسەلەکان لە ماوەی 40 ساڵە پاش ئەزمونێکی دەوڵەمەند پاش خوێندنەوەیەکی زۆر پاش لەوانەیە ژیان لە ئەوروپا و تێکەڵبوون بە ئەزمونی دەرەوە لەوانەیە بە شێوەیەکی تر سێری مەسەلەکان بکەین بۆ نمونە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە یەکێک لەو بابەتانی کە باسی ئەکا مەسەلەی کاری ناوماڵە کاری ناوماڵ بە چ شێوەیەک کاریگەری هەیە لەسەر ژن چۆ بە چ شێوەیەک ژن ئەخاتە ناو چوارچێوەیەکەوە کە توانای گەشەکردنی فکری و زهنی نامێنێ و لە هەمان کاتیشدا باس لە چوونی ژنان بۆ بواری کار لە سەردەمی شۆڕشی پیشەسازیدا بەڵام لێرەدا بۆ نمونە گلێ بوار هەیە کە مرۆڤ قوڵ بێتەوە بەتیایە بۆ نمونە شۆڕشی پیشەسازی چ کاریگەریەکی هەبوو لەسەر ژن و چوونە ناو کاری ژنان چ کاریگەریەکی هەبوو پاڵپێونەیەکی هەبوو بۆ ئەوەی ژنان بچێتە بواری سیاسی و بواری خەبات و بە شێوەیەکی کە هەست بە ئەو چەسانەوە بکە کە بەرامبەری ئەکرێت لە کۆمەلگای پیشەسازیە ئەمە لەلایەک بەڵام ینی یەکێک لەو خاڵانەی کە زۆر سەرنجمدا کە بە شێوەیەکی گشتی ئایدۆلۆژیای یا فۆرمی سیستەمی سەرمایەداری لەگەڵ ئایدۆلۆژیا و فۆرمی
باوک سالاری دوشتن قریب بەیەکن بەڵام لێرەدا تەرکیز زۆر نەکراوەتە سەر ئەو ئایدۆلۆژیە باوک سالاری کە سەدان ساڵە هەمومانی بە پیا و ژنەوە پێ پەروەردەکرێت پشتی بەگەل لێ سەرچاوی گرنگ بەستووە بۆ نمونە هەروەکو ئەزانی ئەلکساندەر کۆڵەنتاییێکە لەو شتانی کە لە سەرەتای شۆڕشی ئۆکتۆبرەوە ڕۆڵێکی گرنگی بینیەوە بە شێوەیەکی خوڵ بیری لە مەسەلەی چۆسانەوەی ژنان کردێتەوە چونێتی چەسپاندنی یەکسانی لە کۆمەلگایە بۆ منە پشتی بە بۆچوونەکانی ئەوش بەستووە بەڵام ئەوەی کە شایانی باسە کە پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەوەیەکەوە ئێمە هەمومان چەکەکان و شۆیەکان و مارکسیەکان وێنەیەکی تری کۆمەلگای یەکێتی سۆڤێتمان هابوو یا کۆمەلگای وڵاتە سۆسیالیستەکانمان نابوو بەڵام ئێستا بۆمان دەرەکەوێ ئەو وێنەی کە جاران هەمان بوو ئەو وێنەیە نییە تایبەتی پاش پریسترۆیکە و پاشکردنەوەی کۆمەلگا سۆسیالیستەکان هەڵی جیهاندا لەبەرەوە یعنی ئەگەر بێت و ئەم کتێبە بکرێتە بنەمایەک بۆ پرۆژەیەکی نوێ دووبارەکردنەوە یا پێداچوونەوەیشی نوێ لە گۆشەنیگایەکی ترەوە بە بۆچوونی من ئەبێتە کتێبێکی گرنگ کە بتوانێت پشتی پێ ببەچین و بەکاری بێنین بۆ هوشیارکردنەوەی نەک تەنیا ژنانمان بەڵکو بۆ هوشیارکردنەوەی پیاوانمان هەروەکو پێشترش وتم ژنان و پیاوانمان ئەسیری ئایدۆلۆژیای باوکسالانین کە هەزاران ساڵە هەمومانی پێکەوە دەست خۆش من گرفتێک لە هەز دەکەم دەنجێک دێ چارەسەر بوو پێم وایە کەواتە گرفتەکە بابن لای تۆیە ڕۆژەواز ئەگەر چارەسەری بکەیت بزانێت دەنگ پێچێ لەگەڵ شتی تر تێکەڵاو بوو بێ کە تۆ وەسای چارەسەر بوو لە ڕاستیە یعنی ڕقمی ئەو تێگەیشتانەی ئێوە من پێم وایە یەکێ لەوانەی کەوا ئەکە ئەم کتێبە بابڵێن لە پانتاییەکی زۆری کۆمەڵایەتی بخوێندرێتەوە و تا بە ئێساش ئەم کتێبە قدرەتی ئەوەی هەبێ کە لەگەڵ ئەمڕۆ و بەیانیشە بابڵێن هەنگاو بنێ و بەمانەیەوە نیە وەڵامی بابڵێن هەموو شتێک بداتەوە یان وەکو ڕەچەتەیەک ئێمە تەماشای بکەین ئەوەیە لە ڕاستیە ئارە ئەو گفتوگۆیی کە کاکەڤاڵ باسی کرد هەوڵی داوە کە میتۆدێک هەیە لەلای ئەو میتۆدێکی زانستی هەیە ئەم تێگەیشتنەی هەوڵداوە وەکو با بڵێن ئەم تێگەیشتنە زانستیە شۆڕجێرە وەکو میتۆدێک بەکاربێنی بۆ خوێندنەوەی باری سیاسی ئابووری کۆمەڵایەتی کللتوری دینی کۆمەلگاکەی و هەروەها جۆرێکە و هەر جارێک کە چاپی کردوتەوە وەکو توێژینەوەیەکیش یعنی واقعی کۆمەلگاکەی بۆتە ئەم چێلگەی کە توێژنەوەکەی تێدا بکاتن و بتوانێت لە ڕاستیە یعنی وەڵامی بەشێک لە پرسیارەکان بداتەوە کە پەیوەندیدارە ڕاستەوخۆ بە مەسەلەی گۆڕانکاری کۆمەڵایەتی و گۆڕانکاری سیاسی و دوجاریش گرێدانی ئەم پرسە بە مەسەلەی تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی جارێکی تر نەک بۆ مانایی بکرێتە پاشکۆیەک بۆ ئەم تێگەیشتنە لە ڕاستیە هەندێک جار کە ئەم تێگەیشتنە نزیکە بێتەوە بۆ نمونە لە تێکۆشانی چەپ لە ئەمریکای لاتین بۆ کۆکردنەوەی هێزە کۆمەڵایەتیە جۆرا جۆرەکان بۆ گۆڕانکاری سیاسی و ئابووری کۆمەڵایەتی خاڵێکی تر من پێم وایەکەوا دەکە تا بێسە زیندوو بەویش ئەوەیە کاتێک کە هەوڵە دەباز لە دین دەکات لە دیدی من بۆ نمونە هەوڵ بدە هەردوو دیوی با بڵێن مەسەلەی دینی نیشان بدە بۆ کۆمەلگا و بە نەرمی دێ ئەمە تەرحەکە لە ڕاستیە دواتر دێ لەم لاوە پرۆژەیەکی تر دەخاتە ڕوو بۆ واقعەکە وارووا قسە لەسەر ئەم تێگەیشتانش دەکە کە لە کۆمەلگایە تەمان ئەو تێگەیشتنی ئەو بۆنمە بە تایبەتی لەبارەی پرسی دینەوە و تێگەیشتنەکان بە تایبەتی لە ناو تێکستی دینیشە لە ڕاستیە کە بە دوای گەڕاوە و لە کاتێک کە خاوەن ئەم تێگەیشتنە چەپە مارکسی کە خۆیەتی من پێم وایە ئەم تێگەیشتنە با بڵێن نەرمە یان کراوەیە پەیوەندیدارە ڕاستەخۆ بە مەسەلەی ئەوەی کە ئەمە تەنیا قەزیەک نەبووە لە خەیاڵی ئەودابێ ئەو هەوڵی داوە وەکو توێژەرێک باری بابەتی مەوزوعی کۆمەلگاکە تێبگات ئێمە ئێستا دەچینە سەر ئەوەی کە یعنی پرسی ئەوەی کە کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە
ئەمە دەکەینە مەدخەلێک پرسی ئەم کتابە لە ڕاستیە یعنی گفتوگۆکە چڕ بکەینەوە لەسەر یعنی تێگەیشتن لە واقعی ژن لە ئاستی دنیاە و واقعی ژن هەردوو با بڵێن پرسەکە بەیەکەوە گرێ ئەدەین لەگەڵ واقعی کوردستان هەرچەنە ئەبانمنا کاک هەواڵ دەڵێ کۆمەڵێ شت لە کتێبەکەی کە سەردەمانێک ڕەواجی هەبوو بۆ مەسەلەی فکری و سۆسیالیستی ئێستا و ڕەواجی نەماوە لەوێ لە ڕاستیە شتی تر باز ناکە کاکەڤاڵ تا من بۆ نمونە بزانم ئێستا تێگەیشتنی کاکەڤاڵ لە ڕووی فکریەوە چ جۆرە تێگەیشتنێکە بالفعلام قسەی ڕاستە ئەو ڕەواجەی لە 1970 بۆ فکری سۆسیالیستیە بوو ئێستا یعنی لەگەڵ باردۆخی ئێستا جیاوازتر بوو بەڵام پرسیار ئەوەیە جاریشترم پرسیارە هەر دەکری ئەم تێگەیشتنە با بڵێن عکسکەینەوە بۆچی دوای نزیکەی 900 لە نووسینی ئەم کتێبە پرسی ژن لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی کوردستان لە ئاستی شکلیە ئێمە کۆمەڵی گۆڕانکاریە بینین بەڵام جارێکی تر لە ئاستی جەوهریە ئێمە ڕوبەڕووین بەرامبەر کۆمەڵێک شکالیەتی گەورە و ئەم شکالەتی گەورە وای کردووە لە ڕاستیە ڕەغمی ئەو هەموو پێشکەوتنە ڕەغمی ئەو هەموو گۆڕانکاری لە ئاستی دنیاە ئێستا ئێمە ژنانیش ببن بە بەشێکی تر لە چینێکی گەورەتری پەراوێزخرا و مهمشین لە ئاستی کۆمەلگایە کە لەوها باردۆخێکا بن من یەک تعلیق قەدەم لەسەر ئەم پرسە و دواتر هەردووکتان ئەزمموی ئەوروپاتان هەیە و باشتر لە من شارەزانەویش ئەوەیە لەگەڵ گەشەکردنی باڵێن سیستەمی سیاسی و ئابووری سیستەمی سەرمایه‌داری لە ئاستی دنیاە ئێمە وە لەگەڵ بە تایبەتی لە دوای هەشتاکانەوە هاتنی تەوژیمێکی تازەی مۆدلی سیستەمی سەرمایه‌داری بە ناوی لیبرالیەتی نوێ ناوەندی پراوێزخراوەکان بەرەو ئاستێکی زۆر هەڵکشان ڕۆیشتووە وە کاتی سیستەمی سیاسی ئابووری بەرەو ئاراستەیەک ئەڕوا کە نوێنەرایەتی کەمینەیەک ئەکا بێگومان ئەو چین و توێژەی کە کەم دەسەڵات کراوە لەوەها دۆخێکە کە عقلەتی هێز باڵا دەست بێ کە عقلیەتی با بڵێن هێزی پارە و هەژمونی پیاوسالاری سیستەمی سەرمایه‌داری پیاوسالاری باڵا دەست بێ بێگومان هەموو ئەو چین و توێژانەی کە پێشتر بێدەسەڵات کراون یان تووشی بارودۆخێکی کۆمەڵایەتی جیاوازتر کراون لەوەها دۆخێکە ئەوان ڕوبەڕووی چەسانەوەی زیاترە بنەوە و ئێستا ناوەن ئەو پێدەوترێ ئەو ناوەندە کۆمەڵایەتی کە ژنان و گەنجان و بزوتنەوە کۆمەڵایەتیە کۆن و تازەکان نەگرێتەوە ئەم ناوەندە لە ئاستی دنیای ڕۆژ بە ڕۆژ بازنەکەی لە هەڵکشانایە ئەم بازنەیە هاوکاتە لەگەڵ چی لە ڕاستیە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە فۆرمی سیستەمی سیاسی ئێستا ڕاستەوخۆ فۆرمێکە چیتر ئەو تێگەیشتنی کە بە تایبەتی ئەم گۆڕانکاریانی لە ئەوەی پێدەوتری لە چەمچی دەوڵەتی ڕەفا لە ئەوروپا لە نەتیجەی تێکۆشانی چەپ و کۆمەنیستەکان هاتە پێش لە نەتیجەی بزوتنەوە کۆمەڵاتیەکان هاتە پێش ئەمە سەبر با بڵێن داکشە یان با بڵێن لە پاشەکشەیە بوو ئێستا جەوهری سیستەمی سەرمایه‌داری دێتە سەر ئەسڵەکەی خۆی کە کاتێ بەربەست لە بەردەمی نامێنێ حکوومەتەکان دەبنە حکوومەتی کۆمپانیاکان تۆ ئێستا سەیری حکوومەتەکەی پارتی وێچێتی بکە سەیری بکە حکوومەتی کوێن یعنی ڕۆژانە ئەبینن چۆن یعنی زۆر بەڕوونی ئەمە ئەگەر لە ئاستی دنیاشە لە ڕاستیە ئەم فۆرمی با بڵێن دەسەڵاتە تەواو گۆڕانکاری بەسەراتوە لەوەها دۆخێکە پرسی ژن پێم وایە یەکێک دەبێت لەو پرسانەی کە ڕاستەوخۆ لەبەرەوەی ئەمە ئەم بوعدە مێژویی هەیە کە کاکەڤاڵیش لە کتێبەکە باز لە سەردەمی بیدایەتیەکەم ئەم بنەما جەوەریە کە گۆڕانکاری بەسەراتوە و دواتر بەگرێدان بە بارودۆخی ئەمڕۆمانە کە دەبینین بارودۆخێکە جاریشتر خەریکە ئێستا لە ڕاستی وەکو سەردەمانی باڵێنەوەی هەشتا و هەفتاکان ئێستا ئێمە دەیبینین تەرویج بۆ فکری چەپ وەگەڕانەوە بۆ فکری مارکسی لای من نەک بەو دەقا تەقدیس کراوە بەڕەچەتەیەکی ئامادەکرا و کە وەڵامی هەموو پرسیارێک بداتەوە یان یەک مۆدێل لە مێژووە بژێرین بەندی دەنا لە ڕاستیە بەدیدێکی ئەوەی پێدەوترێ ئۆرگانیکی دیالکتیکی من پێم وایە ئەتوانین وەڵامی زۆر پرسیار بداتەوە کات بۆ ئێوەیە لەسەر تێگەیشتن یان ڕەبتکردنی پرسەکە لەبارەی تێگەیشتن بە پرسی ژن لە بارودۆخی ئەمڕۆدا ئازادن هەر کاتتانێ
من پێم وایە کە نە من پێم وایە بڵێن لە حقیقەت پرسیژن سەربارەوەی ڕەهەندێکی ناوخۆیی هەیە ڕەهەندێکی جیهانیشی هەیە کێشەکانی ژن لە ناوخۆدا چەند کێشەی ئاڵۆز و چارەسەر نەکراو بن یا کێشەی هەڵپەسێراو بن لە جیهانیشدا لە باقی وڵاتانی دنیاشدا ناڵێم هەمان کێشە بە هەمان ڕەهەند و بە هەمان قوڵیەوە هەن بەڵام ئەکید کۆمەڵی کێشەی تر هەن کە وای کردووە ژن لە وڵاتە جۆر بە جۆرەکانی دنیادا بە تایبەتیش لە وڵاتە سەرمایه‌دارەکان و بە تایبەتی تریش لە وڵاتە دواکەوتوەکاندا یا لە وڵاتانەی کە سیستمی دینی حکومڕانی دەکا پرسیژن هێشتا خواستەکانی مافەکانی ژن هێشتا زۆریان ماوە بێنە دی بە کاریگەری وەکو کاکیوا ئاماژە پێدا بە کاریگەری بزوتنەوەی چاپ بە تایبەتی لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەر و هەندێک نمونەی دروستبوونی هەندێک نمونەی وڵاتی ئیشتراکی و پەرەسەندنی جوڵانەوەی چاپ لە زۆربەی وڵاتانی دنیادا بە تایبەتی لە ئەمریکای لاتین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە خۆرهەڵاتی دوور کارێکی وایان کرد کە وڵاتە سەرمایه‌دارەکان یا سیستەمە سەرمایه‌دارەکان بە خۆیاندا بچنەوە و بۆ ئەوەی بتوانن جۆرە حاڵەتێک دروستکەن بربەستێ لە بەردەمی گەشەکردنی نظامی ئیشتراکی یا پەرەسەندنی فکری چاپ لە وڵاتانی خۆیانە دروستکەن ینی هاتن شتێکی مامناوەندیان دروست کرد کە ئەویش سیستمی سۆشیال دیموکراتە یا فکری سۆشیال دیموکرات کە ئەتوانم بڵم تێکەڵەیەکە لە فکری ئیشتراکی لەگەڵ فکری سەرمایه‌داری ئەمە بۆ خۆی هاتنەکایی ئەو ئەحزابە سۆشیال دیموکراتانە بۆ خۆی تا ئەندازەیەک خزمەتی پرسیژنی کردووە یعنی ئەوەنەی حزبە سۆشیال دیموکراتەکان دەرفەتیان بۆ ژن دروست کردووە ژن بێتە ناوکایی سیاسی بێتە ناوکایی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە سیستمە سەرمایه‌داریەکان یان هێشتا حیزبە ئەو حیزبانەی کە زیاتر لە خزمەتی فکری سەرمایه‌داریدان ئەو دەرفەتانیان بۆ ژن دروست نەکردووە من پێم وایە ئەوەش هەردیسان فەزڵەکەی بۆ فکری چەپ و جوڵانەوەی چەپخواز دەگەڕێتەوە لە سەرتاسەری دنیادا ژن هێشتا لە زۆر وڵاتی دنیادا لە ئەمریکاوە تا تەنانەت وڵاتە ئەوروپیەکان یا ئەوانەی بە وڵاتی دیموکراتی ناسراون ڕاستە لە زۆر شوێندا زۆر مافیان هاتوۆتە دی زۆر خواستیان هاتوۆتە دی بەڵام هێشتا لە زۆربەی بوارەکاندا بە تایبەتی لە بواری سیاسی و ئابووریدا کە دوو بواری زۆر گرنگن هێشتا پیا و باڵادەستە چونکە ئابووری لە وڵاتە سەرمایه‌دارەکاندا و بە وڵاتە دیموکراتیەکانیشەوە ئابووری لە دەستی پیاودایە کۆمپانیا گەورەکان هەمویان لە دەستی پیاودان ڕەنگە ژن حزورێکی هەبێ بەڵام باڵادەستی هەر بۆ پیاو دەگەڕێتەوە ئابووریشە داهات و ئابووریە کە بڕیار دەدا دەسەڵات بەدەستچێوە بێ ژن لە وڵاتانی ئێمەدا ئەوەندەی کە توانیوێتی هەندێک داهاتی سربەخۆی هەبێ ئابووری سربەخۆی هەبێ لە چوارچەوەی ماڵ بچێتە دەرەوە و کار بکە و بەرهەمی کارەکەی بچێتە گیرفانی خۆیەوە و خزمەتی خێزانەکەی پێ بکە لە خێزانەکەیدا سەرپی بکە ئەوەنە هێزی پەیدا کردووە دیارە لە ئەوروپاش کە سەرمایە لە دەستی سەرمایه‌دارەکان و کۆمپانیەکان بە دەستی دەسەڵاتدارەکانەوە دەسەڵاتدارە سەرمایه‌دارەکانەوە و کۆمپانیا سەرمایه‌دارەکانیش هەمیشە بە دوای با بڵێن قازانجی زۆرترەوەن بە دوای کەڵەکەبوونی زیاتری سەرمایەکایانەوەن ئەمەش بەشێکی زۆری لەسەر چەسانەوەی ژن بیناکراوە چونکە ژن هێشتا لە زۆر وڵاتی سەرمایه‌داریدا بە پارەی کەمتر ئیش دەکات لە زۆر بواردا بەقەت پیا و دەرفەتی پێنەدراوە و زۆر بواری ئیش کە بۆ پیا و ڕەخساوە بۆ ژن نەڕەخساوە ئەمانە وای کردووە بە چەساوە بێت لە وڵاتان کاتی بەرنامەکە زۆر نەماوە دەبێت ئەو ڕواز مداخەلەکە بکەی وەڵام پرسیارێکەکەم پێش مداخەلەکە بۆی تەرکی زیاتر بێویش ئەوەیە یعنی هەز دەکرێت بەجێ لە جۆرەکان ئێمە لە مێژوویەکە ئەژین یعنی با بڵێن جۆرێکەیە هەندێک جار وا بیرەکەیتەوە قالبێکەیە
ئەم خاربە هەندێزار تۆزی لەوێ ڕائکێشێ و لەوێ تۆزیشتر دەکشێ و با بڵێن هەندێ شوێنی شتەکان دەستکاری ئەکرێ بەڵام چوارچێوەیەکەیە ئەم چوارچێوەی بە نەتیجە وەکو با بڵێن چارە نووسی بەشەریەت وەکو ئەوی پێدەوترێ ئەوی فۆکۆی ئامادی وت کۆتایی مێژوو بەم عقلەتت مامەڵی لەگە بکرێت پرسی ژێن ئەگەر لەو سەردەمانێکە کەڤڵ لە نیو سەدا پێش ئێستا لە کتێبەکەی باسیەکە ئێستا لە ڕاستی باسیێنێ گۆڕانکاری ئەکرێ بەس لە ڕاستی لە دیدی من لە خاڵە جەوهریەکانە من گۆڕانکاری جەوهری نابینم کە لە مەسلەی پرسی ژنە کرابێ پرسیارەکە ئەوەیە ئەمە چییە ڕەخمی هاتنە پێشی ئەوەی پێدەوترێ حکومڕانی باش ئەوەی پێدەوترێ گەشە پێدانی مرۆیی ئەوەی پێدەوترێ مەسلەی جەندەری ئەوەی پێدەوترێ دیراساتی قۆڵی زۆر ئەوەی هاتنە پێشی شەپۆڵی تازەی فیمینیستی بەڵام هەز ناکەیت ئەمە علاقەی بە قالبەکەەوە هەیە مەبەستم لە سیستەمی سیاسی ئاگوری هەیە ئەم فۆرمە خۆی لەسەرتا من لەگەڵ هەموو ئەو بۆچوونانەی کەکەواڵام لە هەمان کاتا خەڵێکی گرنگ ئەوەیە کە پرسی ژن نەبەسترێ بە خودی ژنەوە لە ناو کۆمەلگایە بەڵکو پرسی ژن بکرێ بە پرسی تەواوی کۆمەلگا لە هەمان کاتا سەرچاوەی چەسانەوەی ژن سەرچاوەکەی دروستبوونی کۆمەلگایەکی چینایەتی و پەیدابوونی گۆڕانی هێزەکانی بەرهەمهێنان و کەرەستەی بەرهەمهێنانە جا لێرەدا ئەو گۆڕانکاریانەی کە سیستەمە سەرمایەدارەکان کردویانە و کار ئاسانیان بۆ چوونە ناوەوەی ژن بۆ بواری کار کردووە لە بەرژەوەندی خۆیان نبووە لەو سەردەمانەی کە هێزی کارکەم بووە ناچار بوون ژن بێنە پێشەوە بۆی لە کارگەکانەوە لە شوێنی کارە ئیشکەن بە دەرخێکی کەمتر ڕکو کاکەواڵیش باسی کرد هەتا ئێستاش لەگەڵ ئەو هەموو گۆڕانکارێنی لە ماوەی ئەم چەندان ساڵایەم سەدەی ئەخیرا ڕوویداوە هەتا ئێستا لە وڵاتێکی وەکو سویدا بۆ نمونە کە یەکێک لەو بۆ وڵاتانەدا ئەنرێ کە ژن یەکسانی ژن تێدا تا ئەستێکی باش بەرەو پێشەوە ڕۆشتووە بەڵام لە هەمان کاتا کری ژن موچەی ژن کەمترە لە موچەی پیاو لێرەدا مەسلێکی زۆر گرنگ دێتە پێشەوە بەڕای من ئەوەیە تێڕوانینی کۆمەلگا تێڕوانینی پیا و تێڕوانینی ژن بۆ ژن وەک مرۆڤێک هەتا ئێستا لە هەموو کۆمەلگاکانە ژن وەکو مرۆڤێک تەماشا ناکرێ کاریگەری ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئایدۆلۆژەتی پیاوسالاری یا هەیمەنەتی پیاوسالاری لە هەموو کۆمەلگاکانە هەتا ئێستا لە زۆربەی زۆری کۆمەلگاکانی جیهانە ژن وەک فاکتەرێکی سێکسی تەماشا ئەکرێ بۆ پڕکردنەوەی ئارەزۆکانی پیاو بۆ وەچەخستنەوە بۆ بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی لە کۆمەلگادا بۆیە هەندێک گرفت هەیە ینی تا سەر ئەمێنێتەوە تەنانەت لە بینانانی کۆمەلگایەکی سۆسیالیستی لە بینانانی کۆمەلگایەکی کۆمونیزمی ئەو بابەتانە بە ئاسانی چارەسەر ناکرێت بۆ نمونە لە سەردەمی ئێستامانە بەهۆی تەکنۆلۆژیاوە بەهۆی ئەو پێشکەوتنانی لە کۆمەلگا ڕوویداوە ئەوە سەلمێنرا کە توانەکانی ژن هەمان توانای پیاوە ئەگەر بێت و هەمان هەل و مەرجی ژیان و فێربوون و کارکردنی بۆ بڕەخسێنرێ بۆنمە جاران باس لەوە ئەکراکە لە بۆن لە سەرای سەدەی 20دا ببورن ژن نیان هێش بچێتە زانکۆکان بخوێنێ بەڵام ئێستا ئەو بوارانە هەموو کراوەتەوە بۆ ژن لە هەموو بوارەکانە بەشداری ئەکا بەڵام لە هەمان کاتە ئەو پێگەی کە پیاو هەیەی لە کۆمەلگایە نیەتی بۆ نمونەرۆکۆ کاکەواڵ باسی کرد هەنێک کۆمپانیا هەن زۆربەی هەر زۆری ئەوانەی ئیشەکەن ژنن بەسکە ئەچیتە هەرەمی سەرەوە لەوانەی لە 10 کەس 2 کەسی ژن ئەمەش بە بۆچوونی من تێڕوانینی کۆمەلگایە تێڕوانینی پیاوە لەنا تێڕوانی خودی ژنە لە بەرهەمهێنانەوەی بۆچوون و مۆدێلی باوکسارێری لە کۆمەلگایە چونکە ئەوەی لە کۆمەلگایە لە هەرەمەکەیە لەسەرەوە شتەکان بڕیار لەسەر ئەدا پیاوەکانیش بە هیچ شێوێک نانەوە دەسەڵاتی خۆیان لە دەستدەن ئەو هەرەمەی کە هەیەە لەسەر ئەو دانیشتون بێنە خوارەوە بۆیە یەکێک لە
بەردەوام منەڵمێشی لەو خاڵە گرنگانی کە ئێمە پێویستە ئیشی لەسەرکەین مەسەلەی هۆشیاری کۆمەلگایە بە ژن و بە پیاوە بۆ تێڕوانین بۆ ژن وەکو مرۆڤێک نەک زۆر باشە هاونیشتمانی پلە دوو ئەم هۆشیاریە بابن چ علاقەیەکی بە پەیوەندیەکە لە مابینی گۆڕانکاریەک لە ئاسی زاتیەوە ئەوەی تر گۆڕانکاریەک لە ئاسی بابەتی یان بە دیوێکی فراوانتر ئەم علاقی نێوان سۆبێکت و ئۆبێکت چۆن دەبێ ئێمە تێبگەین ئەمە پرۆسەیەکی فقط بابن ئیرادەگەری تاگلایانەیە ئەمە چۆن شۆڕە بێتەوە بۆ دامێنی کۆمەلگا بۆچی لە واقعی کوردستان تا بێ ئێستا پرسی ژن هێشتا لە پرسیکی ناوەندێکی بچووکی کۆمەڵایەتی لە ناو ڕێکخراوەکان کە زۆر زەرم ڕخنەیە ئەگرندم و چاوەکان لە کۆبنەوە و سیمینارەکان دووبارە ئەبنەوە و ئەمە ناچێتە ناو گوند و دێ و شوێنە دوورە دەستەکان و ناو جەرگەی واقعی کۆمەلگا لەم ڕۆژانەدا تەنیا یەکێک لە حزبە ئیسلامیەکان لە بۆنەیەک 25,000 کچ کۆ ئەکاتەوە لە چوارچێوەی پرۆژەیەکی دینی بەڵام هێزە چەپەکان هێزە ئازادی خوازەکان ئەمەوانی تر لێبگە لە ڕاستیە لەکوێ ئەم معادلەدان ئەم پرۆژەی ئەمان چۆن دەگاتە من بە خۆشحاڵیەوە کە لە ڕاستیە لەگەڵ ئەو وێنەیەم ئەبینی بەڵام بە هەمان شێوە لە ئاسێکی دیاریکراویشە بۆ نمونەکە دەمبینی هەزارها لە کتێبەکەی کاکەڤاڵ چاپەکرێ و بڵاو بێتەوە یعنی دەمە تێشتا ینی زۆر شتەیە ئەمە زۆر بابەتی تر کە دەبەستینەوە بە مەسلەی ئایا پرسی ژن بۆتە پرسێکی سیاسی ئابووری کللتوری لە فەزای گشتی ئێستادا یان هێشتا پرسێکی نخبەویە چۆتە ناوکاری سیاست بۆتە خاڵی جیاوازی نێوان پارتی وێچێتی و گۆڕان و چەپەکان بۆتە خاڵی جیاوازی نێوان چەپەکان و ئیسلامیەکان بۆتە هۆی ئەوەی لە پەرلەمان لەسەر ئەم پرۆژەی ناکۆچی دروش بێ و لە شەقامە ڕوو وەکو پرۆسەیەکی گشتی وەربژێ و ململانیی ڕاستەقینێ لەسەر بکرێ لە ناو شوناسی ئەم هێزە کۆمەڵایەتیانە چ با بڵێن جیاوازیی دروست کردووە لە حاڵەتێکی ترە لە خاڵی دووەمە ئەزمموی حکومڕانی 30 ساڵەی پارتیوێچێتی چ ئەزممونێک بوو چی پێویستی لەبارەی پرسی ژنەوە ئەی ئێمە دەتوانین چی بکەین ئێمە هەڵگری دیدێکی مستەقبلین کە بمانێ بڵێن 20 ساڵی تر ئەمە پرۆژەی هێزە چەپ و ئازادی خوازەکانە بۆ مەسلەیەکی گرنگ ئەویش مەسلەی ژنە گفتوگۆی هەموو ئەم پرسیارانە لە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەکەین من زۆر خۆشحاڵ بووم هاوڕێیان کاتی بەرنامەکە ئێمە قرار بوو 30 خولە قسە بکەین بەڵام 44 دقه 45 دقه قسەمان کردووە من زۆر خۆشحاڵ بووم گفتوگۆکەی ئێمە بەردەوام دەبێت بەڵام ئەم بەرنامەیە بەشی یەکەمی تەنیا بەشی یەکەمی بڵاوە بێتەوە بەشی دووەمی لە دوای ئەم ئەڵقەیە بڵاوە بێتەوە زۆر سوپاس هاوڕێیان بۆ ئەم دەرفەتە بێگومان ئێمە گفتوگۆکانمان درێژە